چڕکردنەوەی سەرکوت لە سەروبەندی بەڕێوەچوونی شانۆی هەڵبژاردن سیاسەتێک لە ڕووی داماویەوە. چڕکردنەوەی سەرکوت لە سەروبەندی بەڕێوەچوونی شانۆی هەڵبژاردن سیاسەتێک لە ڕووی داماویەوە. لەگەڵ نزیک بوونەوە لە کاتی بەڕێوەچوونی شانۆی هەڵبژاردننی پێشوەختەی سەرۆکۆماری، ئاستی هەڕەشە و بانکێشکردن و دەستگیرکردنی هاوڵاتیانی ئاسایی و چالاکانی کۆمەڵایەتی و فشار لەسەر زیندانیانی سیاسی بە شێوەیەکی بەرچاو پەرەی سەندووە. لە هەمان کاتدا بە مەبەستی پێکهێنانی فەزای ترس و خۆف لە کۆمەڵگادا هەر ڕۆژە و ژمارەیەک لە مەحکومکراوانی دادگا ئاساییەکان لە سێدارە دەدرێن. ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەی لە راپۆرتی ساڵانەی خۆیدا سەبارەت بە سزای لە سێدارەدان لە جیهاندا باسی لە پەرەسەندنی بەرچاوی ئەعدامەکان لە ئێران کردووە و ڕایگەیاندووە کە نزیکەی 75% کۆی گشتی ئەعدامە تۆمارکراوەکانی جیهان لە ساڵی 2023دا لە ئێران بەڕێوەچووە. ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەی دەڵێت دوای بزوتنەوەی ژن-ژیان ئازادی لە خەرمانانی 1401 تاویدا حکوومەتی ئێران بە مەبەستی چاوترسێنکردنی خەڵک و توندکردنەوەی کۆنتڕۆڵی خۆی بەسەر دەسەڵاتدا بەکارهێنانی سزای لە سێدارەدانی زیاتر کردووە. بەپێی نوێترین راپۆرتی ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەی لە ساڵی ڕابردووی زاینیدا لانیکەم 520 کەس بەپێی حکمی دادگاکانی شۆڕش و لانیکەم 317 کەسیش بەپێی حکمی دادگاکانی تاوان لە سێدارە دراون. لە 16 حاڵەتیشدا ڕوون نییە کە سزای ئەعدامەکان لە کام دادگا دەرچووە. ڕژیمی کۆماری ئیسلامی لە ماوەی 45 ساڵی ڕابردوودا جگەل لە سەرکوت و زیندان، جگەل لە شەپۆلی ئەعدام و ئەشکەنجە و خەڵتانی خوێنکردنی هەر چەشنە ناڕەزایەتی و دەنگێکی ئازادی خوازانە، سزای لە سێدارەدانی وەک توند و تیژیەکی ئاگایانە و ڕێکخراو بۆ لەناوبردنی نەیارانی سیاسی و ناڕازیانی کۆمەڵایەتی و قوربانیانی ئەم نظامە ستەمکارە بەکارهێناوە. سزای لە سێدارەدان وەک جینایەتێکی ڕێکخراو هەر لە سەرەتای بەدەسەڵاتگەشتنی کۆماری ئیسلامیەوە یەکێک بۆ لە پایەکانی دەسەڵاتی ئەم ڕژیمە بە مەبەستی چاوترسێنکردنی جەماوەر. بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی سەبارەت بە لە سێدارەدانی سزادراوانی دادگا ئاساییەکان بە مەبەستی بە لە ڕێدابردنی بیر و ڕای گشتی لەسەر سەرچاوەی مەینەتی و دیاردەنە ئاساییە کۆمەڵایەتیەکان لە ڕێگەی بڵنگۆ تەبلیغاتیەکانی خۆیانەوە سزای لە سێدارەدان وەک ڕێگەیەک بۆ بەرەو ڕووبوونەوە لەگەڵ ئەو دیاردانە و کاردانەوەی لێبڕاوانە لە بەرامبەر ئەم گرفتە کۆمەڵایەتیانەدا پاساو دەکەن. ئەوان دەڵێن کە ئەگەر لە سێدارەدان نەبێت تاوانبارانی کۆمەڵایەتی زیاتر هاندەدرێن و ئەمنیەتی کۆمەلگا دەخەنە مەترسیەوە. ئەمە لە حاڵێکدایە کە بەپێی ئەزموونی بابەتی لە وڵاتانەی کە سزای لە سێدارەدانیان هەڵوەشاندوێتەوە و هەروەها بەپێی ئاکامی لێکۆڵینەوەکانی شارەزایانی کاروباری کۆمەڵایەتی هیچ ئامار و بەڵگەیەکی باوەڕ پێکراو بوونی نییە کە نیشان بدات لە ڕێگەی ئەعدامەوە دەتوانرێت بەربەتاوان و دیاردەنە ئاساییەکان بگیردرێت. هەرم لێکۆڵینەوانە دەری دەخەن لەو کۆمەلگایانەدا کە کەلێنی نێوان هەژاری و سەروەت قوڵتر دەبێتەوە، سیستمی ئابووری دەبێتە هۆی هەژارتربوونی زۆربەی هەرە زۆری جەماوەر و هاوکات، هەڵەکەبوونی سەروەت و سامانێکی زۆر لە دەستی گروپ و تاقێکی بچووکدا و هەژاری و بێبەشی کۆمەڵایەتی بەردەوام بەستێنی پەرەسەندنی تاوان و جینایەت دەخوڵقێنێت. لە ڕاستیدا ئەوە خودی نظامی سەرمایەداریە کە جۆر و بڕی ئەو تاوانە بەرهەم دەهێنێ و سەر لە نوێ بەرهەمی دەهێنێتەوە کە سزا لە خۆ دەگرێت. ئەزموونی مێژوویش ئەو ڕاستیەی سەلماندووە کە لە وڵاتە پێشکەوتووە سەرمایەداریەکان لەو جێگایی کە خەبات و تێکۆشانی چینی کرێکار و خەڵکی ئازادی خواز ڕادەیەک لە چاکسازی کۆمەڵایەتی و بەرنامەی خۆشبژێویان بەسەر دەوڵەتەکاندا سەپاندووە، جۆرەکانی تاوان بە ڕێژەیەکی بەرچاو کەم بۆتەوە. بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی دەزانن ئەو هەژاری و نەهامەتیە بێوێنەی کە بەسەر خەڵکی بێبەشی کۆمەڵگایاندا سەپاندووە، بێکاری لە ڕادەبەدەر، سەپاندنی حەقدەستی چەند هێندەکەمتر لە هێڵی هەژاری بەسەر ئەو کرێکارانەدا کە خەڵقێنەرانی سەرجەم نیعمەت و خۆشگەزەرانیەکانی کۆمەڵگەن و دواخستن و پێنەدانی تەنانەت ئەو حەقدەستەکەمەش وەڵام نەدانەوە بە ویست و داواکاری ڕەواکانی خانەنشینان و هیتر جگەل لە ڕاپەڕینی کۆمەڵانی برسی و وەگیان هاتووی کۆمەلگا هیچ دەرەنجامێکی تری لێ ناکەوێتەوە.
چڕبوونەوەی گوشارەکان و ڕێوشوێنی سەرکوتگەرانە نەک هەر نیشانەی هێز و توانای ڕژیم نییە، بەڵکو و سەلمێنەری ئەو پەڕی داماوی و ترسی ئەو ڕژیمێ لە پەرەسەندن و گەشەی خەبات و ناڕەزایەتیە جەماوەریەکان. لەمڕۆوە هەوڵی ترسنۆکانەی ئەم دواییەی ڕژیم بۆ کوشتاری زیندانیە ئاساییەکان بە مەبەستی پێکێنانی کەشی ترس و خۆف لە کۆمەلگادا گوشاری زیاتر بۆ سەر زیندانیانی سیاسی لە ناو زیندانەکاندا و هەروەها دەست بەسەرکردنی هەڵسوڕاوانی کۆمەڵایەتی ناگات بە هیچ ئامانجێک و کرێکارانی ناڕازی و جەماوەری ستەم لێکرا و چەوساوە بەم هەوڵانە چاوترسێن نابن. تەنانەت ئەگەریش سەرکوت بتوانێت لە قۆناغێکدا هەنگاوێک پاشەکشە بە خەڵک بکات، بەڵام بەستێنە بابەتیەکانی هەڵچوونی تووڕێی و بێزاری جەماوەر پەرە پێدەدات و سەرنجام خەباتی جەماوەری و مافخوازانە وەک ئاگری ژێرخۆڵەمێش بڵێسە دەستێنێ و بە تێکشکاندنی بینایی کۆشکی زوڵم و ستەمی کۆماری ئیسلامی زەمینە بۆ بنیاتنانی کۆمەلگایەکی ئازاد و یەکسانی پشتبەست و بەهێزی ڕێکخرا و یەکگرتووی کۆمەڵانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و چاوساوە پێک دێنێت.